إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إمان داراني خوشويست، لە هەفتەی پێشوە باسی بەرپرسیارەتی دایک و باوکم کرد بەرامبەر بە مناڵەکانیان، ئیتر کچ بن یا کوڕ. باسی ئەوەمان کرد کە مناڵ مافی هەیە بەسەرمانەوە، و لە گرنگترین مافەکانی مناڵ ئەوەیە کە دایکێکی باشیان بۆ هەڵبژێرین، و هەروەها باوکێکی باشیش هەڵبژێرین بە کچەکانمان، بۆ ئەوەی سبەی مناڵەکان وەکو دایک و باوکە باشەکەوا بن. و هەروەها باسی ئەوەشمان کرد کە لە مافەکانیان بەسەرمانەوە ئەوەیە کە فێری ئیمان و عەقیدەی ڕاستەقینەیان بکەین، هەر لە مناڵیەوە ئەو مناڵە ڕابێنین لەسەر دیندارێتی، لەسەر خواناسی. هەروەها باسی ئەوەمان کرد کە پێویستە مناڵ فێری نوێژ بکرێ بە تایبەت و ڕابهێنرێ لەسەر ڕۆژووگرتن. و هەروەها باسی ئەوەشمان کرد کە پێویستە لە نێوانی مناڵەکانمانە دادپەروەر و عادل بین، چونکە ئەگەر دادپەروەر نەبین وەکو دایک و وەکو باوک، بەڕاستی مناڵەکانمان عەداوەت و حقد لە نێوانیانە دروستە بێت، دوژمنایەتی و بغض و قین لە نێوانیانە دروستە بێت. زوڵم زۆر زۆر خراپە بەڕێزان، بە تایبەت لە ناو خێزانە. خۆشەویستەکانم، مناڵ ئەگەر تۆ حەقی نەدەی، بەیانی نابێت داوای حەقی خۆتی لێ بکەی. لە زمانی ئیمامی عومەرە کابرایە کاتە لای ئیمامی عومەر گلەیی کرد دە کوڕەکەی، کە کوڕەکەی بە قسەی ناکا، کوڕەکەی چییە هەندێک گلەی لێ کرد. ئیمامی عومەریش ناردی بە دوای کوڕەکەیان هێنا. ئیمامی عومەر هەندێ نەسیحەتی کرد و پێی فەرموو، کوڕم، تۆ نازانی باوکت حەقی هەیە بەسەرتەوە؟ بۆچی حەقەکانی باوکت جێبەجێ ناکەی؟ بۆچی سەرپێچی باوک دەکەی؟ ئەویش فەرمووی، ئەمیری ئیمانداران، تەنها باوک حەقی هەیە بەسەر کوڕەکەیەوە، یا کوڕش حەقی هەیە بەسەر باوکەوە؟ وتی، کوڕم، کوڕش حەقی هەیە بەسەر باوکەوە. فەرمووی، گەورەی ئیمانداران، حەقەکانی ئەولاد و کوڕ چییە بەسەر باوکەوە؟ وتی، حەقەکانی ئەبێ دایکێکی باشی بۆ هەڵبژێرێ، ئەبێ ناوێکی باشی بنا، ئەبێ فێری ئیمان و عەقیدە و قورئانی بکە. دەی فەرمووی، ئەمیری ئیمانداران، ئەم سیانەی کە بەڕێزت باست کرد هیچی باوکم نەیکردووە. باوکم دایکێکی بۆ هەڵبژاردم کە کەنیزەکێکی ڕەشپێستی بۆ من هەڵبژاردووە، و ناوم جوعل، کە بە معنای قالۆنجە دێ بە زمانی کوردی خۆمان. و بە هیچ شێوەیەک فێری قورئان و سنەتەکانی پێغەمبەریشی نەکردم صلی الله عليه وسلم. من نەخوێنەوارم و هیچ نازانم. جا ئیمامی عومەر فەرمووی، عەقەقتەه قبل أن يعقك وأسأت إليه قبل أن يسيء إليك. فەرمووی، پێش ئەوەی ئەو بێگوێیت بکات تۆ بێگوێیت کرد، و پێش ئەوەی ئەو خراپەت بەرامبەر بکات تۆ خراپەت بەرامبەری کرد. بە کابرا فەرمووی. خۆشەویستەکانم، پەروەردەکردن تەنها بەوە نابێت تۆ خواردن و خواردنەوە و پۆشاکیان بۆ پیا بکەیت، بەڵکو پەروەردەکردن ئەوەیە کە تۆ دین و ئەخلاقی مناڵەکەت مەزبوط بکەیت، لەسەر دیندارێتی و لەسەر ئەخلاقی جوان ڕای بهێنی، شخصیت و کەسایەتیەکی ڕێکوپێکی بۆ دروستکەی لە ناو کۆمەلگایە. ئەوەش بەمانە ئەکرێ، یەک
خۆت ببیتە سەرمەشقێکی باش بۆ مناڵەکەت. مناڵ باشترین سەرمەشق بۆی دایکێتی و باوکێتی. ئەگەر خۆت نەبیتە سەرمەشقێکی باش، ئەو مناڵە چەندێ نەسیحەتی بکەیت، چەندێ ئامۆژگاری بکەیت، خوا پەنامان بدات مەگەر خوای پەروەردگار خۆی ڕەحمکە لار دەرەچێت. تۆ بە مناڵەکەت بڵێ ڕێگای ڕاست بگرە و خۆت چەوتی، خۆت لاری، بڵێ نوێژ بکە و خۆت نوێژ نەکەی، بڵێ ئەبێ دەستپاک بی خۆت دەستپاک نەبی، زۆر زەحمەتە. لەم یەک دوو ڕۆژە مناڵێک پرسیاری لێم کرد، ئەیوت مامۆستا باوکم لە دوکانەکە بە یەکەوەین شتێکی فرۆشتووە، یعنی مادەیەکی فرۆشتووە 14,000 خێری تایە، من ئەزانم 14,000 خێری تایە کە خۆمام لەگەڵ باوکمە، بەس باوکم سوێنی بۆ کابرا خوارد 10,000 تایە. ئایا حرامە بێ؟ یعنی من مناڵەکە پرسیاری لە منە کرد، سەماشاکە بەڕێزە. جا منیش وتم لەوانەیە باوکت حسابی کرێی هاورد نەکەی کردبێ و حسابی چی کردبێت چی کردبێ و ئیتر بڕێ شتم بۆی هین کردوتم با مناڵە هیچ نەبێت، گومانی خراپە باوکی نەبێت. زۆر گرنگە بەڕێزان، ئێمە مناڵەکانمان لەگەڵ ئەوەیە کە نەسیحەتیانەکەین بە عەمەلیش قودوەیەکی چاک بین بۆیان. دووهەم خۆشەویستەکانم پەروەردەکردن بە خۆشەویستی و بە حەزمەوە. کاتی ئێمە مناڵەکانمان پەروەردە ئەکەین ئەبێ عاتیفە و خۆشەویستیان بۆ دەربڕین، لە هەمان کاتیشان مەجالیان نەدەین زیادە ڕەوی بکەن، لە وەسەتا بێت. عاتیفە و سۆزەکە زاڵ نەبێ کە ئێمە غەڵەتی کرد مەجالی بدەین، و نابێتیش بەردەوام تون بین، بەردەوام ڕق بین، هیچ عاتیفە و سۆزێکی بۆ دەرنەبڕین، هیچ خۆشەویستێکی بۆ دەرنەبڕین، بەڵکو ئەبێ وەسەط بێ، ئەبێ مامناوەند بێ. ئابە و شێوە مناڵەکە ڕێک و پێک پەروەردە بێ. ئەگەر یەکێ لەمانە زاڵ بێ بەسەر ئەوی تریانە خەتەرە زۆر. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ڕۆژێکیان یەکێک لە مناڵەکانی ئیمامی عەلی حەسەن یان حوسەین هاتە لای باوشی پیا کرد. لەو کاتە ڕئیس عەشرەتێک ئەقڕەعی کوڕی حابس لە لای پێغەمبەرە دانیشت بوو، کاتی ئەم باوشی پیا کرد و ماچی کرد. وتی ئەی پێغەمبەری خوا ئێوە ماچی مناڵەکانتان ئەکەن؟ فەرمووی چۆن ماچیان ناکەین؟ بەڵێ وەڵا ماچیان ئەکەن. وتی من دە کوڕم هەیە تا ئێستا ماچی هیچ کامیانم نەکردە. طبعا ماچی کوڕەکانی نەکردێ و هەر هیچ ماچی کچەکانیشی نەکردو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی من لا يرحم لا يرحم، فەرمووی هەر کەسێ بەزەیی نەیە خوای گەورەش بەزەی پیا نایەتەوە. دوعاکردنی باش بۆ مناڵەکەت زۆر زۆر گرنگە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە باسی صفاتی بەندە باشەکانی خوای پەروەردگارە فێرمانەکە بڵێن ربنا هب لنا من ازواجنا وذرياتنا قرة اعين. دائما دوعای باش بۆ مناڵەکانمان بکەین، بڵێن یا ڕەبی خوایە مناڵێکی ساڵح دەرچێت، یا ڕەبی خوایە مناڵێ بێت ماندوم نەکا لە ژیانی دنیا، مناڵێک بێت لە پاش مردنی خۆشم بەردەوام چاکە بکە و چاکەکانی پێم بگاتەوە. دوعای چاکی بۆ بکە، دوعای باشی بۆ بکە، دوعای ساڵحبوونی بۆ بکە. پێغەمبەران کاتێ دوعایان کردووە خوا مناڵیان پێ بدا و تویانە ربنا ربی هب لي من لدنك ذرية طيبة، یا ڕەبی خوایە مناڵێکم پێ ببەخشە، مناڵەکەم مناڵێکی پاک و ڕێک و پێک بێ، خواناز بێ. بۆیە زۆر زۆر گرنگە و دوعای خراپیش زۆر خەتەرە. من چەند جارێک باسی ئەوم کردووە کە دوعای خراپ لەلایەن دایک و باوکەوە کاریگەریەکی زۆر زۆری هەیە لەسەر مناڵ، بۆیە ئاگاتان لە خۆتان بێ. داواکارم لە خوای پەروەردگار بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە، دامەزراومان بکە، لەو کەسانەمان بگێڕێت کە بە چاکی مافی مناڵەکانیان ئەدەن، لەو کەسانەمان بگێڕێتکەوە بۆ خوا ئەسوڵحێن و هەوڵ ئەدەن مناڵەکانیشیان لەسەر خوا ئەسوڵحان پەروەردە ئەکەن. یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی، شیفای نەخۆشەکانمان بدەی، ڕەحم بە دایک و باوکمان بکەی. یا ڕەبی خوایە ماڵ و مناڵمان ساڵح بکەی، خێزانەکانمان ساڵح بکەی. یا ڕەبی خوایە گەنجەکانی ئەم وڵاتە ڕێک و پێک بکەی. یا ڕەبی خوایە مناڵەکانمان لەسەر دیندارێتی و لەسەر چاکەکاری پەروەردە ببن. یا ڕەبی خوایە کاربەدەستانی ئەم وڵاتەشمان چاک بکەی. یا ڕەبی خوایە دووریان خەیتەوە لە زوڵم و لە ستەم. ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. وشيء كان رسول الله صلى الله عليه وسلم أفرمي نعمتان مغبون فيهما كثير من الناس، الصحة والفراغ. أفرمي دو نعمتها زور كس قدر نازان لجاتي أوي شكري خوابكا سبحان الله، أو دو نعمته بخرا فبكاردين
ولا أخيرا أدورين جا خوي نعمت كدستكوي أبي لخوا ونزيكت كاتوا بلام أوان أو دو نعمته كزور زور جرنجيشا زور جورشا أوان لجاتي أوي إستفادة عن لكرد بيه زرر عن لكردو أيش بريتيا للاش صاغي تندروستي لقل دزبطالي لقل سر قال نبول أو دو نعمته زور جرنجا برزان زور كس ناتواني كاتي لاش صاغ حقي دين داريتي بدا حقي خواناسي بدا حقي بياواتي كردن بدا لكاتي لاش صاغ كاتي فكي شيكوي ترهيتشي بيناك وهروها كاتي دست بطاله ناتواني اوي كبيوي سبيكي بو خوي كاتي فرياي خوتكوي كيتر مجالت ناميني لحمولا يكوا مشغلت دورو برتكري برزان اما استلكاتي بشوي هاوي نايم بوم نالا كان ما لكاتي مكتبه تا حدك اجر شي عذري شنيه اتواني لكاتي مكتبي شامنالكت حرسر قال كي بكاري خيره و بشتي باشا بلام اسك بشوي هاوينا زياتر مجالي او هيك امام نالكان مان نيلين كاتكان ببلاش هبشي نيلين هرواها كاتب زانين ارولا مكتب كرايوا همرونو بمكتب امامي حسني بصري افرمي ان النفس ان لم تشغلها بالحق شغلتك بالباطل افرمي نفسي انسان وايا اجر مشغولي نكي بكاري خيره سبحان الله بكاري شره مشغوله به جا لبر ابي اقامان لي بمشت انا ومن على كان من مشغول كي يعني استفاده لم بشوي هاوينا بمعنى بكين قران ونارديان بو مزقود بو خولكاني هاويني فيربوني قران فيركردني قران كلام مزقود كان حرهم اكليته وكرابشته زور جرينجا من على كان من بنيرين بو او خولانا بو اوي فيري قران ببن فيري ادب ببن فيري شريعه ببن اوي كخد نتواني و لما لا انجامي بداي دايك نيتواني وبتواني بك اتواني من على كد بنيري فير ببي فيري حيتش نبي فيري تارات قرتن ببي فيري دزنوش قرتن ببي فيري نيوش كردن ببي دواي او هندي لقران فير ببي تو اگر سالانه ايش بينيري بردوام من على كد صال بصال شتي ترزياتر فير ببي زور جرينجا سيمان كم نيه برزان لزوربي مزقوتكانا او خولانا كراوته ولا مزقوتي خوش معنا ان شاء الله لسبيني ودسي فيك هم بو كان وهم بو قران براينا امام الشافعي حوت صالان بو هم قراني لبربوا ناردنيان بو مزقوت بينش فرزه بلام فيري ادابي مزقوت بكرين فيري او بكرين ك شلون لنا مزقوت تصرفاتك كان زور جرينجا بلام زور من الله باسي منالي حوت صالان بسالوا كم شو منالي زور منال براسي بيت مزقوت جقلوي كسود ورناغري مزقوت يش بيسكاو كيشش دروسكا بو خلقيتر ومن على كان شمان رابينين لسر هندي ورزشي تشاكيش قاي تشيكا هيش مانع يكنيه لاسلام ورزش قد غنكراوه بلام ورزش يك سودي هبه بو من على كانت يا غمري خاص الله وسلم تشجيعي من الاني صحابي كردوا لسر وي فيري ملواني ببن فيري نيشان شكاندن ببن فيري اسب سواري ببن تو اگر من على كات قوربو ولشانزو هفده يواش لقل خوتا فيري سايقي بكي عيبينيه لقل خوتا لسرتاو بيبي بو مسبح وفيري ملواني بكيشتكي تشاكا ما فير ببي لو انا خوت فيري ملواني نبو بيتي كاتي خوي زرره قورت كرد بي بس ما منالكات فيري ببي حتى فيري نيشان شكاندن لشوني كشويني خويتي قيتشكا با منال فير ببي بعد على كاتي بربر قورا بي فيري تشك ببي چونك تشك فير يعني فير بوني تشك باش يك لا بيويسيات لضرورات جيان حموما بيويسان بتشك ابيت وانا خواص لك حالتي نخوازراوە کە تووشی وڵاتەکەمانە بێ بۆیە با شتێک بزانێ لەو بارەوە وە جۆرێک تر ڕاضەش زۆرە بەڵام ئەبێ ئاگات لێ بێ و بزانی لەگەڵ کیا ئەینێری و لەگەڵ کیا ڕاضە ئەکا وەرزشەکە چونکە جاری وایە سلبی ئەشکێتەوە مناڵەکەت مناڵێکی زۆر باشە بەس تو بەرەڵای ئەەکەی بڕا بە کەیفی خۆی دوایی خراپ ئەشکێتە سەرێ هەروەها ئاگاتان لە مۆبایل و ئایپاد و تەلەڤیزۆنش بن کەوا عینیان بۆ دانن کاتیان بۆ دانن بۆ مۆبایلەکانیان بۆ تەماشاکردنی تەلەڤیزۆن و هەروەها ئایپاد و ئەو شتانەی کە ئەمڕۆ پیا بووە ابي اقام اللي بتشوفه هي بالراسي او واي بي اكا هم ديني افوتي هميش دنياي واي پروردگار بخاطر نواجوانا كان يقول رحمه الله يكون